لە ناوەڕاستی وەرزی زستان نزیک دەبینەوە و تا دێت قەیرانی سوتەمەنی لە هەرێمی کوردستان قوڵتر دەبێتەوە. تا ئێستا زۆرینەی هاوڵاتیان هیچ بڕەنەوتێکیان پێنەدراوە، هەندێکیشیان بەهۆی کەمدەستی و بەرزبوونەوەی زیاتری نرخەکەی ناچارن ڕۆژانە بەلتر و دەبا نەوت بکڕن. ئەوەی پارەی زۆر بیتن خۆشحاڵە توانیتن بکریتن، بەس ئەمن خەمەکەم چێە؟ خەمەکەم ئەو گوندانەیە لە شاخ وەختی بەفر دەباریتن ڕێگاش دەبدێتە بڕین، ئەو پیرەژن و پیرەمێرد و مناڵ و ئەوە لەوێ نەخۆش دەکەویتن محتەملە بمریتن لە سەرمان. و من چۆن تەحەملی بکەم کە من مەسئولی وەزارەتێکی پێڵێن سامانە سروشتیەکان و ئەو کەسە معاناتی هەبیتن. ئەوە نابیت، شتێکی ئەخلاقیە، بۆ من شتێکی ئەخلاقیە. لای خۆیەوە حکوومەتی هەرێم نەک تەنها لە ئاست کێشەی سوتەمەنی هیچ پلانێکی نییە، بەڵکو دەستی لە گیرفانی هاوڵاتیان ناوە، هەروە گوتەبێژەکەی دەڵێت لەبەر ئەوەی دانیشتوانی ناوشار دۆخی داراییان باشترا، بۆیە لەمە دووە هەر بەرمیلێک نەوتی ماڵان بە 900,000 دینار دابەش دەکەین. تاکو ئێستا نزیکەی 64 ملیۆن لتر دابەش کراوە و ئەوی دیکە بەردەوام دەبێت و بەتایبەت بۆ پارێزگای سلێمانی دەنێردرێت و دابەشەکرێت بەو ناوچانەی کە شاخاوین بە سەرێکی مەدعوم کە 55,000 دینارە بۆ هەر بەرمیلێک. ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان دابینی کردوانیەوە تا هەر لترێک بە 275 دینار. بەڵام ئەوەی ئێستا کە دابەشەکرێ کە ئێستا گەشتۆتە پارێزگای دهۆک و لەو چەند ڕۆژە دەگاتە بۆ پارێزگاکانی تر هەرێمی کوردستان بە 450 دینار لەسەر ئێمە حیسابە حکوومەتی عێراق. واتە هەر بەرمیلێک 90,000 هەژمار کردووە لەسەر ئێمە. بۆ ئێمە هۆیەکەی جیاوازی لە نرخی یەک بەرمیلی نەوتە. و ئێمە بەو شێوەیە پلانماندانەوە کە ئەوەی کە احتیمال ئەوانەی لە ناوشار داهاتیان باشتر بێ، بۆیە ئێمە ئەومان کردووە کەەوە ئەوەی کە بە نرخێکی گونجاوە کە بە 55,000 یەکەم جار بۆ گوندەکان و بۆ ناوچە شاخاویەکان دابش. ئەوە هۆی جیاوازی لە نرخەکەیواتە لە دەسەڵاتی حکوومەتدا نەبووە. ئەوەی لە توانای حکوومەت دابێ دەیکا و کردوێتی و 100 ملیۆنیشی دابین کردووە. هاوڵاتیانیش دەڵێن لەوەتەی حکوومەتی هەرێم دەستی بە دابەشکردنی نەوت کردووە، نرخی نەوت لە بازاڕی ڕەش ڕووی لا بەرزبوونەوە کردووە. ئەمەش بەهۆی ئەوەی حکوومەت نەوت لە بازرگانانی ناوەخۆ دەکرێتەوە کە ئەمەش دیسان بۆتە بارگرانێکی دیکە لەسەر شانی خەڵک. بۆ دوکان سەرز دەوی بە بەرمیلی دەفرۆشێ بە زریکانیش، ئەوەی فەقیرە بە زریکان زیاتر دەکڕی، ئەوەی لەدەستشیدا بە بەرمیل گران بووە لەگەڵ تەوزیعکردنی گران بووە، لەبەر ئەوەی ئێستا سادیشە گرانتر بووە، وەختی تەوزیع نەدەکرا زانتر بوو، ئێستا گرانتر بووە. ئەو کارەکەی ئەوێ دەکردنەوە، نەفتی دەکردەوە حکوومەت دەداتە هاوڵاتیان. هەر نەفتەکەش لە ناوەخۆ دوزارەکان بکردنەوە و بەسە هاوڵاتیانی دابەشکەن هیچ فەرق ناکات، لەبەرەوەی ئێستا هیچ فەرقی نەکردیە. تقریبا هافتەکە 20,000 هاتە سەرێ بەرمیلی، ئێستا ئەوڕۆ بە 170 هافتەک پێش ئێستا بە 6,000 بە 155,000 یعنی هیچ فەرقی نەکردی بەڕاستی. بەس ئەگەر لەوەی حکوومەت لە دەرێ لە بازرگانەکان بنێرتە دەرێ نەفت بێ فەرق دەکا، بەزەکە هەر ناوەخۆ هیچ فەرق ناکات. بەشێکی تر لە نەوتفرۆشان دەڵێن ئەو کاتەی نەوتی حکوومەتی هەرێم بە 50,000 دینار بوو بۆ هاوڵاتیانیش باشتر بوو، بەڵام لەو کاتەی کە حکوومەت گرانی کردووە و بە 90,000 دینار دابەشی دەکات، نرخە بازرگانیەکەشی بەرز بۆتەوە و هاوڵاتی ناچارە بالتر و باجلیکان نەوت بکڕێت. زیلیکانەکە ڕۆژانە بە ڕۆژانە شتەی ئیش دەکا، نیو دەبەی دەکڕی دەبەچی دەکڕی، بەرمیل گرانە 170,000 75 ڕادەوەستی، هەر خاستە نەو سێ ساڵ ڕۆژەی دنیا ساردە زۆر گران بووە، 170,000 175 لێرە بە 65 و بە 70 و سێ چار نەوعی نەوعی بنەوە. وەڵا ئەگەر پارەی هەبی سارانە لۆ خۆی دوو بەرمیلی دەکڕیتن لۆ بە زیلیکانەکە. دوای تێپەڕبوونی نزیکەی نیوەی زستان، ئەمڕۆ چوارشەممە حکوومەتی هەرێم لە کۆبنەوەیەکیدا پرسی نەوتی ماڵانی تاوتوێ کرد. ئەمەش لە کاتێکدایە هەفتەی پێشوو تەبێژی حکوومەتی هەرێم ئەوەی ئاشکرا کرد کە لەمە دووە نەوتی حکومیش لە بری 50,000 دینار بە 90,000 دینار بەسەر ماڵاندا دابەش دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.